خەڵکیان ئاگادار بکەرەوە حەوتی مانگ زەماوەند بکەن. لەو ڕاپەڕینە مەزنەدا چەندین کەسی شۆڕشگر و قارەمان شەید بوون و بوون بە سمبولێک بۆ ئازادی ئەمڕۆ. هەموو ساڵێک لەم ڕۆژەدا لە شاری ڕانی دەواازەی ڕاپەڕینەوە ئەو یادە مەزنە بەرز ڕادەگیرێت و دواتریش لە شارەکانی تر بە هەمان شێوە یادی دەکرێتەوە. ڕۆژی 5 سەی 2020 یادی 29 ساڵی و ڕۆژە مەزنەیە کە کورد لە دەستی ڕژێمی بەعسی لە ناوچوو ڕزگاری بوو توانی حکومڕانی خۆی بکە. ئەو ئازادی ئەمڕۆ بەدی هاتووە لە سایە و ڕاپەڕینەیە کە وڵاتیان لە ناویاندا ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و شانە چەکدارەکان ئەنجامیاندا. دوای ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی ڕانیە دانیشتوانی دوکان و دەوروبەری بە هەمان شێوە ڕاپەڕینیان کرد و دواتر لە ڕۆژی 7 سێ و دوای 2 ڕۆژ لە ڕاپەڕینە مەزنەکەی ڕانیە دانیشتوانی شاری سلێمانیش ڕاپەڕین و دەسەڵاتدارانی حزبی بەعسیان لەناو برد. ئەو ڕاپەڕینە لە قەزا و ناحیەکان درێژەی هەبوو. خەڵکی بە شەرەفی کوردستان بەو پەڕی وەرە بەرزیەوە دژی حزبی بەعسی لە ناوچوو ڕادەپەڕین. هەروەها لە ڕۆژی 11 سێ لە شاری هەولێر و دواتر لە سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان حزبی بەعسی لە ناوچوو وە دەرنرا. هەرچەندە ڕۆڵێکی زۆری ئەم خاکە شەید بوون بەڵام توانرا ئازادی و سەربەرزی بۆ کورد و کوردستان بگرێتەوە. ئەم ڕاپەڕینەی خەڵکی بە شەرەفی کوردستان کارێکی ئاسان نەبوو چونکە حزبی بەعسی لە ناوچوو دەسەڵاتدار بوو هەروەها بێبەزەی و دڕندە بوو. لەو کاتەدا هەر کەسێک باسی کورد و کوردستانی بکردایە ئەوە دەست بەجێ دەستگیر دەکرا و دواتر بە دڕندەترین شێوە سزا دەدرا. بەڵام هاوڵاتیانی بە شەرەفی کوردستان ترسیان لەو دڕندەیە نەبوو، نەیانتوانی زوڵم و زۆردارەکانی بەعس قبول بکەن و بەردەوام وەک ژێردەستەوا بن. بۆیە بەڕێرێندا ڕاپەڕن و باسی لە ناوچوو کۆتایی پێبێن و ئازادیان بۆ کورد و کوردستان گەڕاندەوە. لە کاتێکدا یادیە و ڕاپەڕینە مەزنە دەکەینەوە کە لە ئێستادا کوردستان بە هەل و مەرجێکی تایبەتدا دەڕوات و تا ئێستا هەرێمی کوردستان 5 خولی پەرلەمانی تێپەڕاندووە و 8 کابینەی حکوومەتی هەرێم پێکهاتووە و لە ئێستاشدا کابینەی نوێیەم سەرقاڵی پرۆسەی چاکسازی و گۆڕانکاری ڕیشەیە لە سەرجەم سێکتەرەکاندا.